ئازیزان و خۆشەویستان لە تەوەرەی یەکەمدا باس لە بابەتێکی گرنگی کۆمەڵایەتیەکەین. خێزان یەکەیەکی گرنگی کۆمەلگایە، کۆمەلگە لە کۆمەڵە خێزان بێگومان پێگاتوە. ئەم خێزانش سەرەتا لە ژن و مێردێک پێک دێن، دواتر خۆی پەروەردگار منداڵیان پێبەخشێت و وردە وردەم خێزانە گەورە بێت. خێزان لەسەر کۆمەڵێک پایە دامەزراوە. ئەم پایانە ئەگەر هەر گرفتێکیان توش ببێ، خێزانەکە بەرەو گرفتە ڕوا و دوجار کۆمەڵگەکە بەرەو گرفتە ڕوا. چونکە ئەوەی لەم خێزانە بەرهەمدێک کە منداڵن دوجار ئەچنە نێو کۆمەڵگە و ئەوانیش وردە وردە لە داهاتوە خێزان پێگەێنن. با بزانین یەکێک لەو پایە گرنگانەی کە خێزانی لەسەر وەستاوە ئەویش خۆشەویستی و تەباییە. ئەگەر ئەمە نەپارێزین یان ئەمە گرفتی بۆ دروست ببێ، خێزان بەرەو کوێڕوا. با میوانداری زۆر بەڕێز محەممەد ساڵح پێندرۆیی نووسەر و ڕێنماییکاری خێزانی کە ڕاستەوخۆ بەڕێزیان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرە لەگەڵماندان لەسەر ئەم تەورەیە قسە و باس و گفتوگۆکەین. مامۆستا محەممەد یاخوا بەخێر بیت، سوپاس دەکەین، سواز بۆ ئەم دەرفەتە. با لەوە دەست پێ بکەین ئەم وشەی خۆشەویستیە، ئەنی زۆر جار لێرە و لەوێ ئەکرێ بڵم زوڵمی بەرامبەرەکرێ لەژێر ناوی خۆشەویستی زۆر بابەتی دیکەیە ئەکرێ لەژێر پەردەی خۆشەویستیە کە ئەسڵ نەمە خۆشەویستی نییە. با بزانین خۆشەویستی هەر بەڕاست کەی دروستە بێ؟ ئایا خۆشەویستی پێشزەواج ژیانی خێزان بەختەوەرەکە و خێزانێکی دروست و تۆکمە پێگەهێنێ، یان ئەو خۆشەویستی کە دوای زەواجە لە ناو خێزانەکەیە ئەم خۆشەویستیە دروستە بێ؟ با لێرەوە دەست پێ بکەین. بەناوی خوای گەورە و مێهرەبان، سڵاوی خوای گەورەتان لێ بێتن و سوپاسان دەکەم، سوپاسیان میوانداریە دەکەم، سوپاسی کەناڵی پەیام دەکەم و سوپاسی بینەرەکانتان دەکەم. وەڵا هەبوو وەڵامی ئەم پرسیارەی جەنابتان دەمەوێت ئاماژە بە گرنگی خۆشەویستی و گرنگی بەختەوەری بوو هاوسەران یان بۆ خێزان بکەم. ئەلبەت ئەوە ماوەیە کە تقریباً خەریکی لێکۆڵینەوەیەک بووم لەسەر قەیرانی تەلاق لە کوردستان. کتێبەکە تقریباً بەرەو تەوابوون ڕۆیشتووە، ئینشاڵڵا لەم نزیکانە بە چاپ دەگاتن. بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ لە کوردستان ڕێژەی تەلاق لە زیادبووندایە. ئەمەش کێشێکی گەورەیە بوو کۆمەلگای ئێمە، چونکە تەلاق کاریگەریی ڕاستەوخۆ دەبێت لەسەر کۆی پرۆسەی ژیان لە کوردستان. و یەکێک لەو کێشانەی کە بەڕاستی ئەمڕۆ ڕوبەڕووی کۆمەلگای ئێمە بووتەوە کێشەی تەلاقە و هوکارەکان تەبعاً زۆرن. بەڵام ئەگەر بێمەوە سەر وەڵامی پرسیاری جەنابتان، لەو لێکۆڵینەوەی کە ئەنجامم داوە تەبعاً بە لێکۆڵینەوە دەرکەوتووە ئەوانەی کە خۆشەویستی بیان بە ناوی خۆشەویستیەوە پەیوەندیان هەبووە پێشەوەی کە پرۆسەی هاوسەرگیری بکەن، بەپێی ئەو لێکۆڵینەوانەی کە کراون دەرکەوتووە کە ئەم خۆشەویستیەکی ڕاستەقینە و حەقیقی نییە، بەڵکو خۆشەویستی حەقیقی و ڕاستەقینە و خۆشەویستیە کاتێک کە ژن و کچ و کوڕێک پێکەوە بڕیاری زەواج دەدەن و پرۆسەی هاوسەرگیری پێک دەهێنن، دواتر کە دەچنە ناو ژیانی ڕاستەقینەوە. چونکە ئەو ژیانەی کە پێشەوەی کە بێنە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە، پرۆسەیەکە زیاتر دەتوانم بڵێم ژیانێکی مەجازیە یاخود ناڕاستەقینەیە. لەوانەیە زۆر بەڵێن زۆر پەیمان بە یەکتری دەدان یان هەست و سوز بۆ یەکتری دەردەبڕن، بەڵام لە ژیانی واقعیە ئەمە ڕەنگ نەداتەوە یان نەتوانن ئەو بەڵێن و پەیمانانە کە بە یەکتری دەدەن جێبەجێ بکەن. بویە خۆشەویستی ڕاستەقینە، بەختەوەری ڕاستەقینە کاتێک دەست پێ دەکا کە ئەم کچ و کوڕە دەستنە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە و ژیانێک پێی دەهێنن و ژیانی حەقیقییان دەست پێ دەکەن. بەڵام پێویستە ئەو ڕاستیە بزانین کە بۆ ئەوەی کە خێزان بەختەوەر بێ، بۆ ئەوەی خۆشەویستی لە نێوان هاوسەراندا هەبێ، پێویستە یعنی چەند ڕێکارێک و چەند بنەمایەکی گرنگ هەیە پێویستە ئێمە ڕەچاوی بکەین، پێویستە لە بەرچاوی بگرین بۆ ئەوەی کە بتوانین ئەم خۆشەویستیە دروست بکەین یاخود ئەم بەختەوەریە لە ناو خێزاندا دروست بکەین. ئەو جاگەر ڕوخسەتە بێمە باسی ئەو خاڵانە دەکەین کە پێویستن بۆ ئەوەی کە خۆشەویستی لە ناو خێزاندا بەرپا ببێ و ژن و مێرد هەست بە بەختەوەری بکەن، هەست بە خۆشەویستی بکەن و ژیانی بەختەوەرانە و ژیانێکی پڕ خۆشەویستی ببەنە سەر. زۆر باشە، فەرموو.
هەلبەت ئەو پایە و ئەو بنەمایانە زۆرن بەڵام بەپێی توانە و بەپێی ئەو کاتێک کە لە بەردەستماندا ئینشاءڵڵا تیشی دەخەینە سەر یەکێک لەوانە پێویستە هەردوو هاوسەرەکە پێش هەموو شتێک ئەرک و مافەکانی یەکتری بزانن پێویستە پیاوەکە بزانێت چه ئەرکێکی لەسرە و پێویستە بەرامبەر هاوسەرەکەی چ بکاتن و ئەرکی چییە بەرامبەر هاوسەرەکەی و هاوسەرەکەشی پێویستە بزانێت ئەرکەکەی چییە بەرامبەر بە پیاوەکەی و مافی یەکتریش بزانن بۆ ئەوەی بزانێت مافی چییە و ئەرکیشی چییە بەڵام پێویستە پێش هەموو شتەی ئەرکەکەی جێبەجێ بکاتن اینجا داوای مافی خۆی بکاتن ئەمە زۆر گرنگە کە هەموو هاوسەرێک بزانێت ئەرکی چییە و مافیشی چییە و خاڵێکی دیکە کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم کە گرنگە بۆ ئەوەی کە خۆشەویستی لە ناو ماڵ و خێزاندا هەبێ و بەختەوەری هەبێ ئەویش یەکترناسینی هاوسەرانە پێویستە یەکتری بناسن و یەکتری بخوێنەوە و بزانن مەسەلەن ئەم دوو هاوسەرە پێداویستیەکانیان چییە و حەز و خۆلیایان چییە و چۆن دەتوانن تعامل لەگەڵ یەکتری بکەن چونکە ئەگەر یەکتری ناناسن بەڕاستی تووشی زۆر کێشە و گرفت دەبن بویە زۆر گرنگە یعنی ژن و پیاو هەر لە دەستپێکی ژیانی هاوسەریان هەوڵ بدەن کە یەکتری بە جوانی بناسن و یەکتری بخوێنەوە خاڵێکی دیکە کە زۆر گرنگە ئەویش ڕەوشت و بەها جوانەکانە پێویستە لە کەسایەتی هەردووچیاندا بەرجەستە ببێ و ڕنگ بداتەوە یعنی ئێمە کۆمەڵێک بەها و ڕەوشتی جوانمان هەیە وەکو ڕازگویی وەکو ڕێزگرتن وەکو دڵسوزی وەکو هاوکاری وەکو نەرمونیانی وەکو هاوکاریکردن هەموو ئەمانە گرنگە ئەمە وەکو ینی خۆڕەوشتەکان لە کەساتی هەردوو هاوسەرەکەدا ڕنگ بداتەوە و بەرجەستە ببێ بۆ ئەوەی بتوانن بە جوانی هەلسوکەوت لەگەر یەکتری بکەن و بە جوانی معاملە بکەن و ژیانێکی بەختەوەرانیان هەبێ مەسەڵەی ڕێزگرتنە کە ئەمە پایەکی زۆر زۆر گرنگە لە ژیانی هاوسەریدا طبعا ڕێزگرتن لە خۆیان و لە کەس و کاریشیان هەر ژن و پیاوێک ئەگەر ڕێز لە یەکتری نەگرن و ئەگەر ڕێز لە کەس و کاری یەکتری نەگرن بەڕاستی ئەمە ژیانیان لێ دەبێتەوە بەژان بۆ چونکە ڕێزگرتن خۆشەویستی دروزەکە و خۆشەویستیش بەختەوەری دروزەکە هەردووچیان کاتە ڕێز لە یەکتری دەگرن ڕێز لە بچوونە یەکتری دەگرن ڕێز لە کەس و کاری یەکتری دەگرن ئەمە وا دەکاتن کە یەکتریان خۆش بوێ و هەز بە بەختەوەری بکەن و ژیانێکی بەختەوەرانیان هەبێ خاڵێکی دیکە کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەم ئەویش مەسەلەی ڕازگوییە و یاخود ڕاشکاویە پێویستە هاوسەران لەگەر یەکتری ڕازگوو بن و هیچ شتێکی شارەوەیان نەبێت لەگەر یەکتری و پێویستە لەگەر یەکتری ڕاوشکاوە بن و هیچ شتێک لە یەکتری نەشارنەوە و بۆ هەموو شتێک یعنی بە ڕازگۆیی هەلسوکەوت بکەن بە ڕازگۆیی گفتوگۆ بکەن بۆ ئەوەی چونکە ئەم ڕازگۆییە دەبێتە هۆی دروستبوونی متمانە کە متمانەش دروست بوو لە نێوان هاوسەران کە سیقەیان بە یەکتر هەبوو ئیتر ئەم سیقە بوونە ئەم متمانە بوونە وا دەکاتن کە ئەم هاوسەرانە ئیتر خۆشەویستی لە نێوانیان دروست دەبێ و هەست بە خۆشەویستی دەکەن خاڵێکی دیکە کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەویش دڵسۆزی و خەمخۆریە بۆ یەکتری هیچ هاوسەرێک ئەگەر دڵسۆز نەبێ بۆ هاوسەرەکەی بۆ هاوژینەکەی ئەگەر خەمخۆر نەبێ ئەم ژیانە تاسەر بەردەوام نەبێ ئەگەر بەردەوامیش بێ ژیانێک دەبێ پڕ دەبێ لە کێشە بۆیە زۆر گرنگە کە هاوسەران دڵسۆزی یەکتر بن و بۆ یەکتری خەمخۆر بن و پشت و پەنای یەکتر بن و لە کاتە تنگانەکاندا پشتی یەکتر بگرن و هاوکاری یەکتر بکەن و دەستباری یەکتر بن و نەک بە قسە بە کردار دڵسۆزی و خەمخۆری بۆ یەکتری دەرببڕن زۆر باشە باست لەو پایە گرنگانە کردیان ئەو بنەما گرنگانە کرد کە پێویستە خێزانی لەسەر بنیادنێ بەڵام هۆکار چییە زۆر جار خێزانەکە دروست ئەبێ بەڵام کێشەی تێکەوێت ئەو پایانە ڕەنگە کێشە بۆم خێزانە دروست بکە ئەم خێزانە هەڵبوەشێنێتەوە یان ئەو خۆشەویستی و ڕێزەی کە لەناو خێزانەیە بوونی هەیە کاڵ بێتەوە دەکرێت هۆکاری دەرەکی هەبێیان ئەو تا خێزانەکە خۆیان ناتوانن دەست بەم پایانەوە بگرن و بیپارێزن خۆی کۆمەڵێک پایەی گرنگ کە ئەم ژن و پیاوە دەستی پێوە بگرن و پێوە پابند بن لە هەمووی گرنگتر
لە ڕۆی دینیەوە طبعاً دینی پیرۆزی ئیسلام گەرنجێکی تایبەتی داوا بە خێزان و بە ژیانی هاوسەرگیری کە پێویستە هەردووچیان لە ڕووی دینیەوە پابندی ئەو ئەرکە شەرعیانە بن کە خوای گەورە بۆیان داناوە و ئەو مافانەی کە بۆیان دیاری کراوە ئەمە زۆر گرنگە ئەگەر چ پیاوەکە یاخود ژنەکە ئەگەر پابند بێ بە ئەرکە دینیەکەی ئەوە مافی بەرامبەرەکەی پێشێل ناکە کە مافیشی پێشێل نەکرد کە ڕێزیشی لێگرت کە لەگەری ڕازگوو بوو ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە دەبێتە هەوێنی خوشەویستی و بەختەوەری هەروەها طبعاً کۆمەڵێک هوکار هەیە کە ڕێگرن لە دروستبوونی ئەم خوشەویستیە یاخود تێکدانی ئەم بەختەوەریە کە لە ناو خێزاندا پێویستە هەبێتن یەکێک لەوانە ئەوەیە کە کەسی سێم دێتە ناو ژیانی ئەم دوو هاوسەرە یاخود تەداخلی ژیانیان دەکاتن بۆیە زۆر گرنگە ئەم دوو هاوسەرە لەسەر کۆمەڵێک پرسی گرنگ ڕێک بکەون یەکێک لەو پرسانە ئەوەیە کە ڕێگە نەدەن بە هیچ شێوەیەک تەڕەفی سێیان بێتە ناو ژیانیانەوە یا تەداخلی ژیانیان بکە بەڵکو ئەگەر کێشەیەکیش ڕوویدا ئەگەر کێشەیەکیش سەری هەڵدا بە خۆیان پێکەوەدا بنیشن و ڕێگە چارەیەک بدۆزنەوە و ئەگەر حاڵەتێک هاتە پێش کە پێویستی بە ڕاوێژ و ئەوە هەبوو دەتوانن لەگەر مامۆستایەکی ئاینی یان کەسێکی کە جێی متمانەی ئەوان بێتن یارمەتی ئەوان دەربێت بەڵام ڕێگەدان بەوەی کە تەڕەفی سێیان بێتە ناو ژیانیان بەڕاستی ئەمە ژیانی خێزانی تێک دەداتن و بەختەوەری خێزان تێک دەداتن هەروەها یەکی حاڵەتێکی دیکە کە زۆر گرنگە ئاماژەی پێ بدەم مەسەلەی هەسوکەوتکردنە لەگەر حاڵەتە نەخوازراوەکان مەسەلەن بوو نمونە پێویستە هاوسەران لە هەموو جۆرە حاڵەتێکی توندوتیژی دوور بکەونەوە توندوتیژی هەر مەبەستم لێدان نییە بەلکو قسەی زبر یا قسەی بریندارکەر و قسەی هەز بریندارکەر بە هیچ شێوەیەک یعنی پەنا بۆ ئەم شتانە نەبن چونکە ئەمانە بەڕاستی وا دەکاتن کە هەستی بەرامبەر بریندار دەبێ و هەز بە خوشەویستی و بە بەختەوەری نەکا لەو خێزانە و ببێتە هوکاریەوەی کە درز و کەڵێن بکەوێتە نێوان ئەم دوو هاوسەرە بۆیە زۆر گرنگە کە کاتێک کێشەیەکیش دەکەوێتە نێوانیان هەوڵ بدەن بە زمانی گفتوگو بە زمانی گوڵ تعامل لەگەر ئەم کێشەیە بکەن خاڵێکی دیکەی گرنگ کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەوەیە کە جیاوازی یەکتری قبول بکەن ئێمە دەزانین ژن و مرد دوو بوونەوەری جیاوازن لە هەموو ڕوویەکەوە خی گەورەوە خەڵقی کردوون لە ڕووی سایکۆلۆژی لە ڕووی بایۆلۆژی لە ڕووی جەسەدی لە هەموو ڕوویەکەوە جیاوازیان هەیە بۆیە پێویستە ژن و مرد دان بەوادا بنێن کە لە یەکتری جیاوازن شەنی وەکو یەکتر بیر بکەنەوە چونکە هەر لە هەموو دنیا ناتوانین دوو کەس ببینینەوە کە وەکو یەکتر بیر بکەنەوە چونکە خواوە مرۆڤی خەڵق کردووە دکتۆرێک هەیە ناوی جون گرەیە کتێبێکی هەیە بە ناوی پیاوان لە مەریخەوە هاتوون ژنان لە ڤینوسەوە ئەم کتێبە باس لە جیاوازیەکان دەکات لە نێوان ژنان و پیاوان یعنی کەواتە هەبوونی جیاوازی شتێکی ئاساییە بەڵام پێویستە ئەم جیاوازیانە نەبنە هوکارێک بوو ناکۆکی بۆ دووبەرەکی بۆ یەکتر ڕقوکینە دروستکردن بەڵکو پێویستە یعنی بە ئاسایی ئەم جیاوازیانە وەربگرین و خاڵە هاوباشەکانی یەکتری بدۆزینەوە و پێکەوە ژیانێکی بەختەوەر ببینە سەر بەڵێ زۆر باشە مامۆستا ینی من ئەمێ پرسیارێ بکەم کە لەوانەیە لە نێوان ژن و مێردا خۆشەویستی هەبێ بەڵام گرفتێکێ لە دەربڕین یعنی زۆر جارە بیستین ئەبینین ژنێک گلەی ئەوەی لە پیاوەکەی هەیە پیاوێک گلەی ئەوەی لە ژنەکە هەیە ئەڵێ من هەست ناکەم نازام ئەو چۆن دەری ئەبڕێیان دەری نابڕێ کە ئەو منی خۆش ئەوێ ینی ئەم گرفتە چۆن چارەسەرەکرێ ئایا شتێکی وا هاتوتە لای ئێوە ئەمە بەشێکە لە کێشە لە نێوان ژن و مێردەکانە خۆلەوانەیە لە دڵا ئەم پیاوە ژنەکەی خۆی خۆش بێ یان ئەم ژنە هاوسەرەکەی خۆی مێردەکەی خۆی خۆش بێ بەڵام ئوسلوبی دەربڕینەکەی چ لە ناو ینی لە بینی خۆیانە چ لای ماڵە خزم و کەسوکاری یەکتری ینی لاوانەیە پیاوەکە پێی خۆش بێ لای ماڵە خەزورانی
ئەم ئافرەتە خۆشەویستی بۆ دەرببڕێ بە هەمان شێوە بۆ ئافرەتەکەش ئەمە ڕاستە بۆ ماڵە خەزورانی ئەم گرفتە چۆن چارەسەر کرێگەر هەبێ بەڵێ ئەم کێشەیە لە ناو کۆمەلگای کوردی هەیە و زۆر بە ئاشکرایی بەدی دەکرێت بۆ ئەو کتێبەی کە ئاماژەم پێدا قەیرانی تەلاق لە کوردستان ئەمن تا ئێستا سەردانی چەندین دادوەر و پارێزەرم کردووە ویستومە لە نزیکەوە ئاگاداری کێشەکان بم یەکێک لەو کێشانەی کە ئەو بەڕێزانە ئاماژەیان پێکردووە ئەوەیە کە بە تایبەتی ئەم کێشە زیاتر لای پیاوان هەیە وەکو پێویست خوشەویستی خۆیان دەرنابڕن بوو هاوسەرەکانیان ڕەنگە هاوسەرەکانی خۆیان خۆش بوێ بەڵام لە ڕووی دەربڕینەوە یعنی کەئەنەما هەست بەوە دەکەن کە ینی هەست بە شەرمی دەکەن یا خۆت هەست پێیان وایە کە ئەگەر هەستی خۆشەویستی بۆ هاوسەرەکەی دەرببڕێ ئەمە کەم و کوڕیەکێ بووە ئەو یاخۆت نوقسانی چییە ئەو بووە و ئەمەش هەڵەیەکی گەورەیە چونکە ئەم ژنە خی گەورە بۆی حەلال کردووە و هاوسەری ژینیتی و شیریکی ژینیتی و تا لە ژیاندا ماوەن پێکەوەن بۆیە زۆر گرنگە ئەم ژن و پیاوە هەستی خۆشەویستی و هەستی ڤیان بۆ یەکتری دەرببڕن بۆ ئەوەی ئەم خۆشەویستیە تەرەفی بەرامبەر هەستی پێ بکاتن بەداخەوە ئەمە نییە یەکێک لەو خاڵانێک کە ویستم ئاماژەی پێ بکەم مەسەلەی هەبوونی پەیوەندیکی توندوتوڵ و پتەوە لە نێوان هەردوو هاوسەرەکاندا ئەمە کە بەشێکی پەیوەندی بەوەوە هەیە کە پێویستە لە هەموو مناسبەیەک لە هەموو تەنانەت لە ماڵەوە لە هەر شوێنێک پێویستە هەم ژنەکە هەست بەوە بکاتن کە پیاوەکەی خۆشی دەوێ هەم پیاوەکەش هەست بەوە بکاتن کە ژنەکەی خۆشی دەوێ بەداخەوە ئەم گلەیە هەیە تەنانەت گلەی لە ئافرەتانی شەیە کە بنمونە مەسەلەن بەشێکی زۆری ئافرەتەکان کە دەستنە دەرەوە زیاتر جلوبەرجێکی جوان یان خۆیان دەڕازێنەوە بۆ مناسبەتێک بۆ هەلکەوتێک ئاهەنگێک بەڵام کە پیاوەکەیان دێتەوە بۆ ماڵەوە وەکو پێویست خۆیان ناڕازێنەوە بۆ پیاوەکان بەڵام لە ڕووی شەرعیشەوە ئەمە ینی نەک هەڕێ پێدراوە بەڵکو یەکێکە لە ئەرکەکانی ژن کە خۆی بوو پیاوەکەی بڕازێنتەوە و خۆی بوو جوان بکاتن و بە گەرمی پێشوازی لێ بکاتن بۆ ئەوەی ئەو ئەم پیاوە هەست بەوە بکاتن کە ژنەکەی خۆشی دەوێ و خۆشەویستە لای ژنەکەی ئەم کێشەیە هەیە بەڕاستی کەم تا زۆر لە کۆمەلگای ئێمە هەیە و لە کتێبەکەشدا ئێمە باسمان کردووە بەداخەوە کە پێویستە هاوسەران هەوڵ بدەن ئەمە بەکردەیی خۆشەویستی خۆیان دەرببڕن بۆ هاوسەرەکانی یەکتر زۆر باشە مامۆستا لە درێژەی قسەکان تا زۆر ئاماژەت بە جیابوونەوەی هاوسەران کرد و ئێمەش زانین یان ئێمە دوا ڕێگەیە کە هاوسەرانی گرنەبەر و بە تەواوەتی هەموو پایەکانی خێزانە ڕوخێنێ کاتێک ئەم دوو هاوسەرە لێک جیابنەوە هۆکار چییە کە زۆر جیابوونەوەکان زۆر بوون و تا چەندێک ئەمە هۆشداریەکی مەترسیدارە بۆ خێزانەکان بۆی کە سەر لەبەری خێزانەکان هەڵبۆشێن و کاریگەری چیە لەسەر کۆمەلگا بەڵێ وڵاهی بەداخەوە من ئامارێکی ئەنجومەنی دادوەریم لە بەردەستە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا لە ساڵی 2013 بۆ 2023 ڕێژەی تەلاق بە ئەندازەیەکی زۆر زیادی کردووە و 96,000 حاڵەتی تەلاق هەبووە لە کوردستان لە ماوەی ئەم 10 ساڵەدا ئەمەش بەڕاستی کارەساتێکی گەورەیە چونکە 96,000 خێزان هەڵوەشاوەتەوە ینی منداڵان قوربانی یەکە من لە حاڵەتی تەلاق و ئافرەتان قوربانی دووە من ئەوجا پیاوەکان بۆیە بەڕاستی کارەساتێکی گەورەیە هۆکارەکانی زۆرن بەپەی ئەو ئامارەی کە ئەنجومەنی دادوەری بەڵاوی کردوتەوە کۆمەڵێک هۆکاری خستوتە ڕوو ئەگەر دەرفەت هەبێ حەزەکەم ئاماژەی پێ بکەم یەکێک لەوانە نەگونجان لەگەل یەکتری لە 125 ئەو حاڵەتانەی کە ڕوویدایە لە ماوەی ئەم 10 ساڵەدا لە 125 بوو نەگونجان دەگەڕێتەوە یعنی نەگونجانی هاوسەران پێکەوە و جیاوازی تەمەن لە 114 و خیانەتی زەوجی لە 113 و نەبوونی ماڵی جیا یاخود ئەو هاوسەرانەی کە داوای مالجیاییان کردووە لە 110
و بەکارهێنانی مۆبایل و ئەنتەرنێت بە شێواج بە خراپی لە سەدادەیە و هوکاری نەزووکی لە سەدانوویە و هوکاری کومەڵاتی لە سەدانوویە و ژنهێنانی دووەم لە سەدا چوارە و هوکاری ئابووری لە سەداسەیە و هوکارەکانی تریش لە سەداسەیە. ئەمە کۆی ئەو ئامارەیە کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا کە باسم کرد ڕێژەی تەلاق بە حەدێکی ئێجگار زۆر زیاد بووە و هۆکارەکانیش دیاری کراون کە پێویستە بەڕاستی خەمێکی جددی لە خێزانی کوردی بخودرێ بۆ ئەوەی کە ڕێژەی تەلاق لە کوردستان بەرەو کەمبوونەوە بچێتن. ئەو کتێبەش کە بەندە نووسیتی قەیرانی تەلاق لە کوردستان ئەمەش هەوڵێکە بە ئارەسەی چارەسەرکردنی ئەم کێشانە. بەڵێ وەک دوا پرسیار مامۆسای بەڕێز باسمان لە کۆمەڵک شت کرد ئێستا گەر ئەنتی ئەم شتانە باسکیانی ئەوەی کە دژن یان ئەوەی کە ئەم پایە لەرزۆگەکە کەویش خۆشەویستی و بەختەوەریە یعنی گرنگترین ئەم شتانە ئەگەر بە چەند خاڵێک بە کورتی وە بزانم دەقەونیوە کاتمان ماوە ئەوانە باس بکەیت بۆی کە هاوسەران لەو خاڵانە دوور بکەونەوە بۆی کە زەرەر بە پایی خۆشەویستی و بەختەوەریان نەگات لە نێو خێزانەکان. بەڵێ وڵا بەڕاستی کومەڵێک ڕێکار هەیە ئەگەر هاوسەران بگرنە بەر ئینشاءڵڵا خۆشەویستی و بەختەوەری لە ناو خێزاندا ئینشاءڵڵا دەبێ و هەز بە خۆشەویستی بەختەوەری دەکەن. بەڵام ئەگەر ئەم شتانە نەبوو دەبێتە هۆی ئەوەی کەم خۆشەویستیە نەمێنێ. یەکێک لەو خاڵانەی کە بەڕاستی خۆشەویستی لە نێوان ژن و پیاو دەنایلەی مەسەلەی دڵپیسیە کە ژنەکە لە پیاوەکەی دڵپیس بێ و پێی وا بێ کە مەسەلەن لەگەری ڕازگونیە و متمانەی پێنیە ئەمە وا دەکاتن کە خۆشەویستی نەمێنێ و بەرامبەریشی هەروایە کە ئەمە یەکێکە لە کێشەکان و هەروەها پێداویستیەکانی یەکتر کە حەز و پێداویستەکانی یەکتر ئەگەر نەتوانن بهێنە جێ ئەمەش کێشەیەکی گەورە دروست دەکا و هەروەها کە پێشتریش باسم کرد ئەگەر ڕێز لە یەکتری یان لە کەسوکاری یەکتری نەگرن ئەمەش وا دەکاتن کە ئەم ژن و مێردە نەتوانن بە بەختەوەری پێکەوە بژین و مەسەلەی نەبوونی لێبوردەیی ئەمە زۆر گرنگە چونکە هیچ کەسێک نییە هیچ خێزانی نییە کێشەی نەبێ بەڵام پێویستە چەمچی لێبوردەیی لە ناو خێزاندا هەبێ و ئەگەر پیاوەکە هەڵەیەکی کرد پێویستە داوای لێبوردن بکاتن و ئەگەر ئافرەتەکەش داوای لێبوردنی کرد پێویستە پیاوەکە بە سنجێکی فران وەری بگرێ و ئەوەی کە ڕوویدا لە بیر بکاتن نەک مەسەلەن ئەوە هەر لە دلی خۆیدا بهێڵێتەوە و دووبارە و سێبارەی بکاتەوە. ئەمە زۆر گرنگە کە لە ژیانی هاوسەریدا ئەم شتانە هەبێتن ڕێزگرتنە و نەبوونی دڵپیسیە و هەبوونی بتمانەیە هەبوونی ڕازگویە هەموو ئەم بەهاجوانانە وا دەکاتن کە خۆشەویستی و بەختەوەری لە ناو خێزاندا دروست بکاتن. دەست خۆش بێ زۆر بەڕێز محەممەد ساڵح پێندرۆیی نووسەر و ڕێنمایی کاری خێزانی سوپاس بۆی لەم تەوەرێ لە هەولێرەوە لەگەڵمان بوویت. سپاس دەکەین.